بۆیە حەزرەتی شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە تەفسیری ئاەتی وەلا ئوقسم بالنەفس اللەوامە طبعا سێ نەفس هەیە بەلای عولەمانی تەسەووفەوە نەفسی ئەمارە کە ئەمرت پێکا بە گوناه و تاوان وەکو ئاماژەمان پێکرد ئینە نەفسە لە ئەمارەضە بسوء نەفسی لەوامە ئەو نەفسی لەوامە ئەوەیە کە تۆ لێپێچینەوەی لەگەڵا بکەی محاسبەی بکەی لەگەڵ نەفسی خۆتا شەڕ بکەی هەی نەفس بۆ ئەمرم پێکەی بە تاوان بۆ ئەمرم پێکەی بە گوناه بە حرام خواردن بە زوڵم بە غەش بە خیانەت ئەم نەفسی ئەمارە نەکەی بە نەفسی لەوامە نەفسی لەوامەش نەبێتە نەفسی مطمئینە بەهەشت بە دووچاو نابینی ئەو نەفسی مطمئینە کە خوای تەبارەک وتەعالا پێ فەرمێت يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي كاتي نفسي أمارة بو نفسي اللوامة كاللي بيشينو لقى نفس تاكر محاسبة نفسك أو أخوي بأخوي تلاقيك برز أبيته وبلا بريد أقاتا أو نفس مطمئنة جيقرة برلا إيمانا إصلاحي جواري وأندامت كردوا شاك بوي باش بوي مزكا بوي وتسكي مصفى بوي وباق بوي دتوا خوا بيت أفرميت لكادي سر مرقع بفريشتكان أو نفس باك جوانا كلو قلب الروح باك جوانا برو دروا بقرر ولاي پروردگار أفرمين برونا عبد صالح مخلص كان من بأجي قيتويا لايتو هي نفس باك بون خوشكا تو عبدي راستقيني مني پروردگار أفرميت جاء حضرت شيخ حسني بسري أفرميت نفسي اللوامت شونا ئەوەیە کەوا ئینسانی مسلمان کە بگاتە ئەو پلە و تەرەقی بکا ئەوەیە کەوا محاسبەی نەفسی خۆی بکات بە شێوازێک کاتێکەوە قسەیەکە ماذا ئەڕەدت بکەلامی چی مەبەستم لەم قسانە لەم ئامۆژگاریانە مەبەستم چییە ئینجا ئەم قسانە بۆ ئەکەم ئەم قسانم کرد بە چەندێکی حرامە چەندێکی حەڵاڵە چەندێکی خێری تایە چەندێکی شەڕی تایە ئەبێ ئاو محاسبەی نەفسی خۆت بکەی لێپێچینەوە لەگەڵا بکەی بۆی خوا هەم خۆت ئیسلاحکەی چاک بکەی هەم کۆمەڵگاش لەبەرەوە چاکبەری اینجا بە خواردنەکەت بە ڕۆیشتنەکەت محاسبەی یەک بە یەکی بکەی بزانە تا چەندێ خوات ڕازی کردو تا چەندێک پشتی لە نەفس و هاو شەیطان کردووە اینجا فاجر و تاوانبارەکان ئەوانن بەڕاستی کە لە مەقامی نەفسی لەوامانین و هەمیشە عەبد و کۆیلە عبد كويلي نفسي أمارا گیرۆدەی نفسی ئەمارن خۆشەویستان